مادام کچیان کوشت بە هیچ شێوەیە سڵح و ئاشت بوونەوە و ئاشتەوایی و لێبوردن لە بەرنامەمانە نییە. کلی سڵحەکە لە دەست من بوو، چۆن خۆیمان ناشت کلی سڵحەکەشم لەگەڵ خۆیان ناشت. ئیمشەو دوو کەس زۆر نامەردانە، زۆر نائینسانیانە، زۆر نائەخلاقانە، زۆر نامسڵمانانە و ناوەی میێوانیوە ئەچنە ماڵیان و ئیسفادە لەو میێوانداری و بەخێراتنە ئەکەن و غافڵگیریان ئەکەن و دەستیان بۆ ئەوەن ئەیاندەنە بەر چەقۆ. هەر خۆی نییە باوکو براکەشێکی، بەڵام ئەم کچە بەهۆی ئەوەی زامەکە و برینەکەی خۆی پوڵە و قورسە هەدەری وا بێ و ئەمرێ و ئەمر خواکە. جا بۆیە ئێمە ئەمە ئەگەر کێشەیەکی قەزەیەکی قەزا و قەدەر بوایە، شەڕێکی ڕوبەڕوو بوایە لە بین دوو کەسە پیاو بوایە وعد بێ لە بەرچاو ئێوە ئەلێرە عافم کردایە. من ئەم لە ماڵەم قەزیان داوە دەست منەوە، منش وەک ئارام غاریب عزاغای زەنگە ئەمە قەرارمە. مادام قەزا و قەدەر نییە، مادام تەعدایە، مادام بە ناوەی میێوانیوە چووکو میوان عەزیزە ڕۆینەکە ماڵیان سوودیان لە تاریکی شەو بینیە و ئیسفادەیان لەو بێدەنگی شەوە کردا، غەدریان لیان کردا، دایانیانەتە بەر چەقۆ. یەکێ لەو کەسانی کە چەقۆکانی بەرکەوتە و کوژریاوە و مردا ئەم کچەیە مادام کچیان کوشت بە هیچ شێوەیە سڵح و ئاشت بوونەوە و ئاشتەوایی و لێبوردن لە بەرنامەمانە نییە. کلی سڵحەکە لە دەست من بوو، چۆن خۆیمان ناشت قسەی کۆتایی ڤار دەیکات.